شانە نووسەکانی داعش لە چەند ناوچەیەکی عێراق خۆیان حەشارداوە و ناوە هێرش بۆ سەر هێزامنیەکان و هاوڵاتیان ئەنجام دەدەن. لە بەرامبەردا هێزامنیەکان لە میانی ئەم 2 ساڵی دواییدا لە میانی ئەنجامدانی زنجیرەیەک ئۆپەراسیۆندا ژمارەیەکی زۆریان لێ کوشتوون. بەپێی لێدوانەکانی پێشووی بەرپرسانی عێراق زیاتر لە 1000 چەکداری داعش لە عێراقدا ماون. بەڵام نەتەوە یەکگرتووەکان ڕایان گەیاندووە کە هێشتا 10,000 چەکداری داعش لە سووریا و عێراق ماون کە زۆربیان لە ناو خاکی عێراقدا خۆیان حەشارداوە. سێگۆشەی مەرگ بە گرنگترین حەشارگەکانی داعش لە عێراقدا دەنرێت کە بریتیە لە ناوچەیەک دەکەوێتە نێوان باکووری پارێزگای دیالە و باشووری پارێزگای کەرکووک و ڕۆژهەڵاتی پارێزگای سەلاحەدین. ناوچەکە زنجیرەچیاکانی حەمرین لە خۆ دەگرێت کە سروشتێکی سەختی جوگرافی هەیە. جگە لەوەش دارستان و باخچێکی زۆر لەو ناوچە شاخاویە بوونی هەیە. کاوانە هەموو هۆکارن بۆ ئەوی چەکدارانی داعش بتوانن خۆیان لە چاوی هێزەکانی عێراق و بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش خۆیان حەشار بدەن. پارێزگای ئەنبار بیابانێکی بەرفراوانی هەیە کە لە سنووری ڕۆژاوای عێراق لەگەڵ سووریا و ئوردون دەست پێ دەکات تا دەگاتە سنووری سعودیە بە ئاراستەی باشوور. بۆیە سروشتی بیابانەکانی پارێزگای ئەنبار وای کردووە ببێتە حەشارگەیەکی گرنگ بۆ چەکدارانی داعش لە عێراق کە ناوە هێرش لە پارێزگاکە تا دەگاتە بەغدای پایتەخت ئەنجام دەدەن. جگەلەوە دەشتایەکانی جەزیرە ناوچەیە کە دەکەوێتە نێوان پارێزگاکانی ئەنبار و نینەوە تا دەگاتە سنووری پارێزگای سەلاحەدین. ناوچەکە بەوە ناسراوە کە سروشتی نیمچە بیابانە، ئەوەش وای کردووە کە داعشەکان بە ئاسانی بتوانن لە نێوان سنووری پارێزگاکانی ئەنبار و سەلاحەدین و ئەنبار تا دەگاتە سەر سنووری سووریا دوور لە چاوی هێزامنیەکان هاتوچۆ بکەن. بە درێژایی 600 کیلۆمەتر لە سنووری سووریا بە سەرچاوەیەکی سەرەکی لە دزەکردنی چەکدارانی داعش لە ناو خاکی سووریاوە بۆ ناو عێراق هەژمار دەکرێت. چەکدارانی داعش لە دیوی سنووری سووریاوە دزە دەکەنە سنووری کارگێڕی پارێزگاکانی نینەوە و ئەنبار. لێوە لە ڕێگای ناوچە بیابانەکانەوە دزە دەکەنە ناوچەکانی باکووری پارێزگای سەلاحەدین تا دەگاتە ناوچەی سێگۆشەی مەرگ. ئەمە جگەلەوەی بوونی بۆشایی ئەمنی لە نێوان سوپای عێراق و پێشمەرگە بە تایبەتیش لە ناوچە کێشە لە سەرەکان ئاستەنگی لە بەردەم هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی داعشدا دروست کردووە. ئەو بۆشایە ئەمنیانەی نێوان سوپای عێراق و پێشمەرگە لە سنووری پارێزگای نینەوە بۆ تێپەڕبوون بە پارێزگاکانی سەلاحەدین و کەرکووک تا دەگاتە سنووری پارێزگای دیالە دروست بووە. ئەمە لە کاتێکدایە ساڵی ڕابردوو وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق 4 ناوەندی هەماهەنگی هاوبەشیان بە ئامانجی ئاڵوگۆڕکردنی زانیاری و بەرەنگاربوونەوەی تیرۆرستانی داعش لە ناوچە کێشە لەسەرەکان پێکهێنا. بەڵام تا ئێستا لەسەر ئەرزی واقع و بە کردداری هیچ ئۆپەراسیۆنێکی هاوبەش لە نێوان سوپا و پێشمەرگە ئەنجام نەدراوە. هەر لەبەر ئەوەیە هێشتا چەکدارانی داعش لەو ناوچانە بە ئاسانی هاتوچۆ دەکەن. الله أكبر. يا الله. الله أكبر.